پاش بێئومێدبوونیان لە وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم بۆ سۆراخکردنی چارەنووسی ڕۆڵەکانیان کە سوکاری پێشمەرگە گیراوەکانی دەستی داعش ئەم جارە هانایان بۆ نەتەوە یەکگرتووەکان برد لە بەردەم بارەگای ئەم ڕێکخراوە لە شاری هەولێر گردبنەوەیەکیان ئەنجامدا داوایان دەکرد UN بەدواداچوون بکە بۆ چارەنووسی پێشمەرگە دیلەکان چونکە تا ئێستا چارەنووسی بەشێکیان نادیارە و هەندێکیشیان دوای نەمانی داعش کەوتونەتە دەست حکوومەتی عێراق و مەترسی لە سێدارەدانیان لەسەرە. تاکو ئیستا لە ڕێی بەرپرسانەوە لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە هەموو هەوڵێکی خۆمان داوە هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە ئێستاش بۆیە هاتوینە ئێرە کە UN خۆی بە خاوەنی ئێمە ئەزانێ کەوا ئێستا هەموو شتێک ئەو دەسەڵاتە لەدە داوای لێ یەکەین کەوا لەگەڵ بەغایە لەگەڵ حکوومەتی ئەبادیە تەنسیقێکمان بۆ بکە ئەو پێشمەرگانەمان بۆ بگەڕێنێتەوە وەزارەتی پێشمەرگە هیچ هەڵوێستێکی نییە کەوا من دوێنێت چوومە تەنانەت ئەوەی کە چاوم پێکەوتووە جەباریاوەر بووە لە دەرگاکەوە بەرەو کۆبوونەوە چوو ئەڵێ ئێمە قەنەعەتمان بەو شتە نییە کە پێشمەرگە لە بەغابێ ئەوە وەڵامەکەیەتی ئەمەیە بە زووترین کات کوڕەکەم بۆ ئازاد کرد خۆ کوڕەکەم داعش نییە کوڕەکەم شەڕی کردگە لە پێناو کەرکووکە کوڕەکەم وای لێ هاتیگە شەڕ چەند دەوڵەتی کردگە کوڕەکەم ئێستا چی ماقوڵە کوڕەکەم کەوتە دەست جێژ عێراقی کوڕەکەم نادەنەوە ئەمر عیدامی بۆ دەرچووە بۆ کوڕەکەم لە پێناو چیا وای لێ هات لە پێناو ئەم حکوومەتەیە بۆ حکوومەت دایەتە جواب من داوا دەکەم دیلەکە بگەڕێنەوە بەمان و نەمان ئێمە ئەمانوێت جەنازەکانیان بەمان و نەمان قسەی کردووە لەگەڵانە هەتای ساکە نەپاریان دیارە سێ مانگە مەعاشیان نەداوە پێیان داواکەنە لێ وەڵاوەر بیان کەنە شەهید چۆن بیان کەمە شەهید هیچ جەنازەیەکم نەدیوە هیچ خەبەرێکم نییە بەچی بیکەمە شەهید نازانم. بەپێی ئامارێکی وەزارەتی پێشمەرگە 62 پێشمەرگە لە شەڕی دژی داعش لەلایەن داعشەوە بەدیل گیراون بەڕێوەبەری ڕاگەاندن و هۆشیاری وەزارەتی پێشمەرگەش ڕای دەگەێنێت هیچ بەڵگەیەکی فەرمیان بەدەست نەکەوتووە دەری بخات کە پێشمەرگە دیلەکان لە زیندانەکانی عێراقدان یاخود شوێنیان ئاشکرا بکات. ئەم بابەتانە ناکرێت لە ڕاستیە وەفدی مفاوز پشت ئەستور بیان ئەسناد بکاتە سەر دەنگۆ لە ڕاستیە ئەوە کارێککە کە ناکرێت یعنی ناشکرێ وەزارەتی پێشمەرگە پرسیار لەسەر شتێ بکە بەبێ ئەدیلە ئێمە هەمومان حەزمان لەوەیەوە کاری لەسەرەکەین پێشمان خۆشە لە ڕاستیە بەڵگەی پێویست هەبێت بەڵگەی پێویست هەبێت بۆی کە بتوانانی بە فەرمی زەخت بکەی و لایەنی بەرامبەر ڕاجێکیت بۆەوەی کە قەناعەتی هەبێ و بێتە بێشەوە لەگەڵت بەڵام کە تۆ ئەو شتانت نەبوو تەنها پشت دەستور بی بە سۆسیال میدیا و بە دەنگۆ ئەوە کارێکە کە ئاسان نابێت زەحمەتە. هەرچەندە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ڕای دەگەێنن کە 62 پێشمەرگەی دیل هەیە بەڵام ماڵباتی پێشمەرگەکان دەڵێن بە بەڵگەوە دەیسەلمێنن کە 78 پێشمەرگەی بێسەر شوێن هەیە هاوکات بە پێی دوایین ئاماری وەزارەتی پێشمەرگە لە شەڕی دژی داعش نزیکەی 11,000 پێشمەرگە بریندار بووە و 1654 پێشمەرگە شەهید بووە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.